13 ساڵە لەم ڕۆژەدا دێنە سەر ئەم گۆڕەویادی شەهیدەکان دەکەنەوە. 20 شوباتی 2011 سوورکێ و زاهیر لە نێو خۆپشاندانەکانی ئەو کاتی سلێمانی بە گولەی هێزانیەکان شەهید کرا و بوو بە دووەمین شەهیدی خۆپشاندانەکان. ئەمە مامزاهیری باوکی سوورکێەوە لە دەستدانی کوڕەکەی تەواو بڕستی لە خۆی و هاوسەرەکەی بڕیوە و بەسزا نەگەیاندنی تاوان بارانیش ئەژنۆی بۆ ڕۆیشتن پێوە نەهێشتون. هەموو ساڵێ لە ساڵیادەکانە دێنە سەر گۆڕی شەهیدان، زەرگۆڕی ئەم شەهیدەکە بەدەستی غەدر و خیانەتی پارتی و یەکێتی شەهید کرا. ڕێز و سڵاوم هەیە بۆ یەکەیەکەی هەموو کامێرەوانەکان و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و هەموو لایەنە سیاسیەکان ماعەدا پارتی و یەکێتی نەبێت. یاخوانیە ئەوەی کە بەسەر ئێمە هاتووە بەسەر کەسانەیە، ئیشەڵڵا کۆتایی ناخۆشیەکانە بێ، ئیشەڵڵا نییە ئەم 2024 نییە کۆتایی ئەم دەسەڵاتە ڕەشەیە، ئەم هەورە ڕەشە لەسەر ئەم وڵاتە لاچێت بە پشتیوانی خوا و بە پشتیوانی جەماوەرەکەی و پشتیوانی ئێوە ئیشەڵڵا. حەچی چۆنەیە زوڵم و مستە و نەحەقی دوور و درێژ بێت و پەرە بسێنێ، بەڵام لە کۆتایەکە هەموو سەرەتایەکی هەیە، بەڵام هەموو سەرەتایەکی کۆتایەکی هەیە. هەڵبەت ئەم حکم و دەسەڵاتدارانەی ئەمڕۆ کە لە کوردستانە 33 ساڵ حکومڕانی ئەم وڵات هاکەن بە زەبری چەک و بە زەبری تونوتیژی و بەلیان و بە کوشتنی ڕۆڵەکانمان و بە هەر جۆرە تاوانێک کە کردوانە بەرامبەر بەم خەڵقە و بەم هاوڵاتی نیشتیمانی هەرێمی کوردستانە، ئەم ڕۆژگارە هەر کۆتاییە بێ. ئەمڕۆ بێ دیکتاتۆر هەر کۆتاییە مۆسۆلۆنی و حسنی مبارەک و سەدام و هەچی ئەمانی کەوا هەیە حکومڕانێکی دیکتاتۆر هەر هەمیان کۆتاییان هادەمانەشتر کۆتاییانیت. ئامانج و هەوڵدانی ئەو کاتەی خەڵکی بۆ گۆڕانکاری بوو لە سیستەم و دەسەڵاتی سیاسی دوای چەندین ساڵ نەک سیستەمی سیاسی چاکسازی تێدا نەکراوە، بەڵکو ناڕەزاتی ئێستای خەڵک بۆ بژێوی و مافە سەرەتاییەکانە. نە ئەو کات دەسەڵات گوێی لە داواکاری خەڵک گرت، نە ئێستایش گوێی لێ دەگرێت. چالاکوانانی خۆپشاندانەکانی ئەو کات لەسەر گۆڕی سوورکێ و دەڵێن پشو درێژن و ڕۆژێک هەردێت ئەم کاروانی ناڕەزاتیە سەر بکەوێت. ئەم یادانە هەرچەند بە قەبارە بە بەشداری ئەگەر بە بچووکیش بێ، بەڵام گرنگ ئەو پەیامەیە کە هەر کاروانەیە بۆ پرشنگی خۆر بڕوانەیە کەم بنیا زۆر هەرەگەن بەخۆر. بۆیە ئێمە پەیام دووپاتەکەینەوە لێرە. ئامادەبوونمان ئەو پەیامەیە کە کۆڵ نادەین، خەباتەکەین، بەردەوامە بین. ئەگەر ئێمەش نەبین، ئێمەش شەهید کرێن، ئێمەش نەمێنین، جیلێکی تر هەیە قبوڵی ناکە حکمی بنەماڵەیی چەتەیی زەردەسالاری لە هەرێمی کوردستانە بێ، هەرە بێ بگۆڕێ بە حکمی ڕەشید. هەر بۆیش کە حکمەکە لەم مۆدێلەیە، بۆیە ئەبینی گوێ لە فشاری مەدەنی ناگرێ، گوێ لە خەباتی مەدەنی ناگرێ. بەلایەوە گرنگ نییە کەرتی پەروەردە، کەرتی خزمەتگوزاری، خەستەخانە، شکەوەکو وتم ئەساسەن ئەمان نەبەکاری ئەهێنن نە ئەیانەوێ هەبێت لە کوردستانە. کە سوکاری شەهیدانی حەڤەی شوبا دەڵێن ئێمە دەزانین یادکردنەوەی شەهیدەکانمان دووبارەیە و دەسەڵات بە خەیاڵیدا نایەت بکوژەکان سزا بدات، بەڵام دەیانەوێت ئەوە بە دەسەڵات بڵێن کە تا مردن یادی شەهیدەکانیان دەکەنەوە و نەوەی دواتریش بە زۆڵمی دەسەڵاتی کوردی ئاشنا دەکەن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.